بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بەشێکی زۆری ژیانی کۆمەڵایەتی لەلایەن لاوانەوە پێک دەهێنرێت. لاوە سەرەڕۆ و سنوور بەزێنەکان ئەوانەی ژیانیان پڕە لە پێ هەڵخزان تەواوی ژیان دەگۆڕن بۆ جۆرێک لە دۆزەخ. لەو لاشەوە ئەو لاوانەی وەک هاوڵان لە ژیانیانەوە نور پەخش دەبێتەوە ڕوخساریان بەختەوەری دەنوێنێت. لە تەواوی ڕەفتارەکانیانەوە خواوە بیر دەکەوێتەوە و لە نیگاکانیاندا بەهەشت دەدرەوشێتەوە. ئەوان ژیان یەک پارچە دەکەنە بەهەشت. بەڵێ، لاوان لەگەڵ باوەڕهێنان بە حەشردا منیەتی ڕاستەقینەی خۆیان دەدۆزنەوە. بەڵام کاتێک بیر و باوەڕی حەشر و هەستی زیندووبوونەوەی پاشمردن لە دڵ و ژیریان دەردەهێنرێت و فڕێ دەدرێت، ئەوە دەبنە سەرچاوەی بەدبەختینەوەی ئادەمی. گەر ئەمڕۆ مرۆڤایەتی بەدبەخت بێت، ئەوە بەهۆی ئەو لاوانەوەیە کە هەموو لاپەڕەیەکی ژیانیان پڕ لە سەرشێتی و سەرەڕۆیی و پێهەڵخزانە. پسپۆڕانی بواری پەروەردە و پەروەرشیارەکان ئەو ڕێو شوێنانەی بە ناوی چارەسەرکردنی ئەم حاڵەتەوە گرتویانەتە بەر، هێندەی تر برینەکەی قوڵ کردوێتەوە و گەیاندوێتیە بنبەستێکی بێ چارەسەر. ئەمە لە کاتێکدا کە دەرمانی ئەم برینە بە سادەیی باوەڕهێنانە بە زیندووبوونەوەی پاشمردن. بەڵێ، چارەسەری ڕاستەقینە بەوە دەبێ وا لە گەنجان بکرێت بۆ هەر هەنگاوێک کە دەینێن لە نێو هەستی کەوتنە بەر لێپرسینەوەی پەروەردگاردا بن و بە تەواوی لە نێو ئەم هەستەدا پەروەردە بکرێن. حەزرەتی عومەر بەرەو مزگەوت دەڕۆیشت. منداڵێکی بینی کە لە پێشیەوە زۆر بە خێرایی بەرەو مزگەوت ڕێی دەکرد. نزیک بوویەوە لە منداڵەکە و لێی پرسی: ڕۆڵە، نوێژ لەسەر تۆ فەرز نییە، بۆچی ئاوا بە هەڵەداوان و بەڕاکردن بەرەو مزگەوت دەڕۆیت؟ منداڵەکە تەنها ئەم وەڵامەی دایەوە: ئەی ئەمیری باوەڕداران، دوێنێ لە گەڕەکەکەماندا منداڵێک مرد. ئاخر بناغە و خاڵی پشتبەستنی ئیستیقامەت و سەرڕاستی تەنها و تەنها لە ڕێخستنی ژیاندایە بە ژێرەی ڕۆژێک کە هەموو شتێکی ئەم ژیانە چاودێری کرا و تۆمارکراوە بۆ ئەوەی تێیدا لێپرسینەوەی لەسەر بکرێت. لە بەرامبەر ئەوەدا کە هەموو جوڵە و ڕووداوێکی نێو گەردوون لەلایەن ئیرادەی کولی پەروەردگارەوە ڕێک دەخرێت، مرۆڤ ڕاستپێردا و بەرپرسیارە بەوەی کە ژیانی بە گوێرەی ئیرادەی خۆی ئاراستە بکات و بەڕێوە بەرێت. جا لە ئەنجامی پێدانی مافی ئەم ئیرادەیەوە خواوەند بە ڕەحمانیەت و ڕەحیمیەت بەخشندەی و میهرەبانی خۆی وەڵامی تەواوی ئارەزوە جەستەییەکانی مرۆڤ دەداتەوە و بە هەشتێکی ڕازاوە بە حۆری و غیلمان و تەواوی نیعمەتەکانی تری پێشکەش دەکات. بەڵێ، ئیرادەت جیلوە و داخوازی دەرکەوتنی ڕەحمانیەت و ڕەحیمیەتە. بەهەشتیش بریتیە لە شێوەی بەرجەستەبووی ڕەحمانیەت و ڕەحیمیەت. کاتێک مرۆڤ لێرە ئەو ئیرادەیەی بەباشی بەکاردێنێت، بەرووبوومی ئەو ئیرادەیە وەک بەهەشتێکی بەرجەستە وەردەگرێتەوە. لە سایەی ڕێخستنی ژیان بە گوێرەی دواڕۆژ و لە بیرنەکردنی ئەو ڕۆژەی نهێنیەکانی تێدا ئاشکرا دەبێت، خێزان و کۆمەلگا هەموو دەگەن بە ئاسوودەیی و بە تایبەتیش لاوان ڕاستەڕێی ئیستیقامەت دەدۆزنەوە و لە ژێرچەتری یاسا و ڕێسادا دەژین و نابنە هۆی شێواندنی ئاسوودەیی کەسانی دی. سەهلی کوڕی سەعد ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە. هەواڵی لاوێکیان هێنا بۆ پێغەمبەری خوا صەڵی الله عەلەیه وسەلەم کەوا چەندین ڕۆژە لە ماڵەکەی خۆی نایەتە دەرەوە و کار و پیشەی بووە بە گریان. سەروەری هەردوو جیهان صەڵی الله عەلەیه وسەلەم بەرەو ماڵی ئەو لاوە بەڕێکەوت کە ڕۆیشتە ژوورەوە. لاوەکە لە خۆشیدا لە جێی خۆی بەرز بووە و خۆی فرێدایە نێو دەستەکانی پێغەمبەری خواوە. هەر پاشکەمێک لەوەش لاوەکە شل بوو کەوتە بەرپێی پێغەمبەری خوا. لاوەکە کۆچی دوایی کردبوو. چاوانی پێغەمبەری بە بەزەیی فرمێسکیان تێزا و لە لێوی پیرۆزیەوە ئەم مرواریانە داکەوتن: جهزوا صاحبكم فإن الفرق من النار فلذ كبده والذي نفسي بيده لقد أعاذه الله منها. هاوڕێکەتان ئامادە بکەن بۆ گەشتی دواڕۆژی. بەڕاستی ترسی دۆزەخ زراوی ئەوی بردووە. سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە، خواوەند ئەو لە دۆزەخ دەپارێزێت.
وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. ئەوەی لە پایە و شکۆی پەروەردگاری ترسابێت و حسابی بۆ کردبێت و جڵەوی نەفسی گرت بێتەوە لە هەموو هەوا و هەوەس و ئارەزوێکی نادروست، بێگومان هەر بەهەشت جێگەی مانەوە و حەوانەوە و گوزەرانیەتی. ئەو کەسەی ترسی گەڕانەوە بۆ خزمەتی پەروەردگار و وەڵامدانەوەی لێپرسینەوەکانی ئەوی هەیە و بە گوێرەی ئەو ترسە ژیانی ڕێک دەخات لە خزمەت پەروەردگاریدا لە نێو دڵنیاییدایە، چونکە خاوەن میهری بێپایان لە فەرمودەیەکی قودسیدا ئەم بەڵێنە دەدات: وعزتي لا أجمع على عبدي خوفين وأمنين إذا خافني في الدنيا أمنته يوم القيامة وإذا أمنني في الدنيا أخفته يوم القيامة. سوێن بە عیزەتم دوو ترس و دوو دڵنیایی لەسەر بەندەیەکم کۆناکەمەوە. ئەگەر بەندەیەکم لە دنیادا لێم ترسا، لە قیامەتدا دڵنیایی پێدەبەخشم، و ئەگەر لە دنیاشدا لە من دڵنیا بوو هیچ ترسێکی منی لە دڵدا نەبوو، ئەوە لە دوا ڕۆژدا دەیترسێنم. ئەو کەسەی لێرە لەخوا بترسێت دوا ڕۆژ لە دڵنیاییدایە. ئایا شتێکی دی بەدەر لەم دەستورە شک دەبەن کە بەر بە هەڵپەی لاوان بگرێت؟ ئایا بازنە و چوارچێوەیەکی دیکە پێدەزانن کە پارێزگاری لە مرۆڤ بکات؟ گەر ئەو وەڵامەی دەیدەنەوە نەرێنیە، ئەوە بە زوبانی حاڵ لاپەڕی وەڵامی ئەرێنیان بۆ ئەم ڕاستیە هەڵداوەتەوە. تەواوی پسپۆڕانی پەروەردەیی و پەروەرشیاران پێویستە بە تەواوی گوێڕا بدێرن بۆ ئەم ڕاستیە و ئەم دەستورە لە ژیاندا پەیڕەو بکەن. لاوان هەموو شتێکی کۆمەڵگەن. حەزرەتی عومەر لاوێکی بینی کە لە بەرامبەر ناحەقیەکەوە دەنجی بەرز دەکردەوە و هاواری دەکرد. لەوێ داوتە بەناوبانگەکەی فەرموو کە دەڵێت: هەرگەلێک لاوی نەبێت تیا چووە. گەر لە ڕوانگەی دەربڕینەکانی حەزرەتی عومەرەوە بڕوانین، دەگەینە ئەو حوکمەی کە ئەو چینی لاوانەی پڕچەکن بە هەستە باڵاکان ژیانی کۆمەڵگەن. گەلێکی لەم شێوەیە ساز و ئامادەیە بۆ بنیادنانی شارستانیەتێکی نوێ و یەک لە دوای یەک. پێچەوانەی ئەمەش پێچەوانەبوونەوەی حوکمەکەیە. هەر بۆیە گرنگترین فاکتەر بۆ سەربڵندی میلەتێک لاوانیەتی، بەڵام لاوانێک لێوان لێو لە باوەڕ بە دوا ڕۆژ. بە کورتی ئەوە مرۆڤە باوەڕدارەکانن کە دەتوانن دنیایەکی ئاسوودە بنیاد بنێن و تەنها مرۆڤە باوەڕدارەکانن دەبنە خاوەنی مافی ژیانێکی پڕ ئاسوودەیی. چینی لاوان یان گەل دەڕوخێنن یان سەربەرزی دەکەن. گەل بە لاوانی یان گیان کێشراو دەبێت یاخود ژیان پێبەخشراو. بەشێکی گەورەی مرۆڤایەتی پێکاتووە لە نەخۆش و ستەم لێکرا و موسیبەت زەدەکان. باوەڕبوون بە حەشر لە ڕۆحی ئەمانیشدا کاریگەریەکی گەورەی هەیە. نەخۆش لە بەرامبەر ئەو مەرگەوە کە هەموو ساتێک لێی نزیک دەبێتەوە و لە بەرامبەر ئەو گۆڕەوە کە بەڕاکردن بەرەو ڕووی دەڕوات، ئومێد تەنها لەوەدا دەدۆزێتەوە ئەو گۆڕەوە کۆڵێک ببینێ کە بەڕووی جیهانێکی دیکەدا دەکرێتەوە. گەر نەخۆش گۆڕ وەک ڕێگایەک بەرەو بەختەوەری و هۆکارێک بۆ گەیشتن بە نەمری نەبینێ، ئەوە هیچ کاتێک سروەتی ئاسوودەیی ڕووی تێناکات. ئەو لە بەرامبەر ژانەکانی، لە بەرامبەر ئازاری سەر و پشتی و لە بەرامبەر شێرپەنجە و ڕەشبوونەوەی ئەندامەکانی بەمە سەبووری بۆ دێت. هەر بەم باوەڕەش دەتوانێت ڕوبەڕووی ئەو خەم و ناسۆرە ببێتەوە کە بەهۆی ناوبەناو هەستکردنی بە پەنجەکانی حەزرەتی عەزرائیل لەسەر گەردەنی لە ڕۆحیدا دروست دەبێت. ئەو بەوتنی ئەم وشانە نەخۆشیەکەی بیر دەچێتەوە و سەبووری بۆ دێت. بەڵێ، من دەڕۆم، هیچ کەس ناتوانێت بەر بە ڕۆیشتنم لێرە بگرێت، بەڵام دەگەمەوە بە تەندروستی ڕاستەقینە و لاوێتی هەمیشەیی. دەڕۆم بۆ نیشتیمانی ئەو پەروەردگارەی کە هەمووان بۆ لای ئەو دەگەڕێنەوە. هەر لەبەر ئەمەش بووە کە دۆستانی خوا کاتێک ڕۆحیان ڕادستی پەروەردگار کردوێتەوە، لەسەر لێویشیان زەردەخەنەی دیداری دۆست وەک خونچە شکۆفەی کردووە و هەر لە نێو ئەم حاڵەشدا ڕۆحیان ڕادەست کردوێتەوە و کۆچیان کردووە. سەرداری پێغەمبەران صلی الله عەلەیه وسلم لە کۆتا ساتەکانیدا دەستی لە نێو دەستی حەزرەتی عایشە دەردەهێنێت و دەفەرموێت: اللهم الرفيق الأعلى
ڕۆژێک پێش ئەوەش فەرموو بووی: إن عبدا خيره الله بين أن يؤتيه من زهرة الدنيا ما شاء وبين ما عنده فاختار ما عنده. خواوەند بەندەیەکی سەرپشک کرد لە نێوان ئەوەی هەرچی دەوێت لە نێعمەتی دنیا پێی ببەخشێت یاخود بیگەڕێنێتەوە بۆ لای خۆی، بەندەکەش لای خوای هەڵبژارد. ئەو بەندەیەی لە نێوان دنیا و پاشە ڕۆژدا سەرپشک کرا بوو خۆی بوو. ئەو هاوڵانەش کە لە بابەتەکە گەیشت بوون بەری فرمێسکەکانیان بۆ نەگیرا بوو. ئەو دەستی لە نێو دەستی حەزرەتی عایشە دەردەهێنێت و داوای ڕەفیقی عالا دەکات. بە هەمان شێوە کەسێکی مەزنی وەک حەزرەتی عومەر لە وێرانەیەکدا سەردەنێتە سەر زەوی و دەڵێت: اللهم كبرت سني وضعفت قوتي وانتشرت رعيتي فاقبضني إليك غير مضيع ولا مفرط. خوایە تەمەنم چووەتە سەرەوە، هێز و بازوم ڕووی لە لاوازی کردووە، ئەوانەی ژێردەستم پەرش و بڵاو بوون. ساداوات لێ دەکەم ئەو ئەرکەی خستووەتە سەرشانم لێمی وەربگریتەوە بە جۆرێک کە شتێکم بۆ بەرنامە و فەرمانی تۆ زیاد یاخود کەم نەکردبێت. ئەمە باوەڕ بوو بە دواڕۆژ. ئارەزووی گەیشتن بوو بەو نیشتیمانە هەمیشەیەی کە بە هەزاران جوانی تێدا تەجەلی دەکات و لەو دی و ئەمەشەوە تاسەمەندی بوو بۆ بینینی جەمالی باقی یار کە ئەم وشانەی بەسەر زاری ئەواندا دەهێنا و ئەم حەز و ویستەی بۆ کۆچکردن لە ناخی ئەواندا دەوروژاند. هەرچی سەبارەت بەو ستەم لێکراوەیە کە نەیتوانیوە شەرەف و ناموسی لە ژێردەستی ستەمکاری زۆردار ڕزگار بکات و بە ئاگری تۆڵەسەندنەوەوە دەسووتێت و دەتلێتەوە، ئەو تەنها بە بیرکردنەوە لەو ڕۆژەی ستەمکاری تێدا دەداتە دەستی پەروەردیگار و بە بیرکردنەوە لەو پاداشتانەی لە بەرامبەر چەرمەسەریەکانی ئێرەدا لە نیشتیمانی هەمیشەییدا پێی دەبەخشرێت ئارامی بۆ دڵی دێت. چونکە ستەم لێکرا و بێ هیچ گومانێک دەزانێت کە هیچ ستەمێکی ستەمکار بێسزا نامێنێتەوە. دادگایەکی مەزن دەکرێتەوە و هەموو شتێک لە گەورەوە تا بچووک لێپرسینەوەی لەسەر دەکرێت. ستەمکار سزای خۆی و ستەم لێکراویش پاداشتی خۆی وەردەگرێت. وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. ئابەو شێوەیەیە تۆڵەسەندنی پەروەردگاری تۆ کاتێک تۆڵە دەسێنێت لە خەڵکی شار و دێهاتەکان لە حاڵێکدا کە یاخی وستەم پیشە بوون. بەڕاستی تۆڵەسەندنەکەی زۆر بە ئێش و بەهێز و توندە. واتە خواگەر شوێنێکی ستەمکار بگرێت زۆر توند و پڕ ئازار دەیگرێت و چیدی سەرفرازی ناکات. بەڵێ ستەم لێکرا و تەنها بەم شێوەیە تۆڵەی لەو ستەمکار و زۆردارانە بۆ دەسەندرێتەوە کە خۆی لە دەستیان بۆ ڕزگار ناکرێت و هەر بەمەشەکە دەتوانێت ئۆقرە بگرێت. موسیبەت زەدە ئەوەی ڕوبەڕووی بەڵاو نەهامەتیە زەمینی و ئاسمانیەکان بۆتەوە، ئەوەی تەرزە لە باخ و بێستانەکەی داوە یاخود لافاو بەسەری داهاتوە و لە ناوی بردووە، ئەوەی بوومە لەرزە لە تەلارەکەی داوە و بەسەریدا ڕوخاندووە، ئەوەی باڵەخانەکەی وێران بووە، ئەوەی لەگەڵ خێزان و کەسوکاریدا دەربەدەر بووە و تەواوی موسیبەت زەدەکانی هاوشێوەی ئەمانە تەنها بە بیرکردنەوە لە زیندووبوونەوەی پاش مردن سوکناییان بۆ دێت. چونکە بە گوێرەی ئەم باوەڕە ئەو ماڵی بەهۆی بەڵاو موسیبەتەوە تیا بچێت دەبێتە سەدەقە و ئەو گیانەش بەم هۆیەوە بچێشرێت خاوەنەکەی بۆ پلەی شەهیدی بەرز دەکاتەوە. هەر بۆیە ئەم بیرکردنەوەیە ئەو کەسە دەگەیەنێت بە ئاسوودەیی و دڵنەوایی. لەلایەکی دیکەوە خانەی خێزان بە باوەڕهێنان بە دواڕۆژ دەبێتە گۆشەیەک لە گۆشەکانی بەهەشت. بەلابردن و فڕێدانی ئەم ئیمانەش دەگۆڕێت بۆ چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ. خانە و لانەیەک کە منداڵەکانی لە هەست و ژیانی ئاینی دوور بن و لاوەکانی بە شوێن ئارەزوو هەوەسە نەفسانیەکاندا بن و ئەو نەخۆشانەشی کە چاوەڕێی مردن دەکەن بێنەوایانە لە نێو ئازار و ژانی خۆیاندا بدلێنەوە. جیاوازی نییە لەگەڵ وێرانەیەک کە بایەقوش بەسەریەوە دەخوێنێت گەرچی هێشتا مرۆڤەکان تێشی دابژین. ڕوخسارەکان گرژ و ترشا و دیمەنی ئەندامەکانی خانەوادە وەک دیواری دادگا وشک و مردون و لەمەش خراپتر کاتێک لەم حاڵە ڕادەکەن
دەکەونە نێو داماوی لە خۆ دوورکەوتنەوە و خۆمەستکردن بە هۆکارەکانی ڕابواردن. بەڵێ، هاتنە ژوورەوەی بەختەوەری بۆ نێو خانە و لانەیەکی لەم شێوەیە تەنها بە باوەڕهێنان بە حەشر و زیندووبوونەوەی پاشمردن ڕێی تێدەچێت. گەردەتانەوێت هەموو خێزان هەر لە کەسانی 7 ساڵ هەتا کەسانی 70 ساڵ ئاسوودە بکەن، ئەوە هەوڵ بدەن بیر و باوەڕی زیندووبوونەوە بخەنە نێو هەموو دڵەکان، چونکە ئەو کاتە لاوان دەچنە ژێر چەتری یاسا و ڕێساوە، منداڵان واز لە لاساری دەهێنن، پیرەکان وەک ڕێبوارانی ڕێی بەهەشت لە نێو بەختەوەریدا دەژین و لە نێو ئەو خانە و لانەیەدا هەورەکانی بەختەوەری چەخماخەیان لێ هەڵدەستێت و هەر پێش ڕۆیشتن بۆ دوا ڕۆژ وێنە و واتاکانی بەهەشت لەو ماڵەدا دەکرێنە ئاوەز و بەستە و سەرنجام هەر لە دنیادا ژیانیان دەبێتە ژیانێکی بەهەشتی. شار و وڵاتیش وەک ماڵێکی گەورەی مرۆڤ، دنیایەک کە تێیدا لاوانی هەر یەک کۆیلەیەکی وابەستە بە نەفسیان بن، پیرانی بەدبین و ڕەشبین بن و ستەمکارانی هەروەک گوێگرتن بۆ ئاوازی نەی گوێ بۆ ناڵەی ستەم لێکرا و ڕادێرن، ئاسوودەیی تێیدا بەدی نایەت. لە دنیایەکی وەهادا شارەکان، وڵاتەکان و گەلەکان بێبەشن لە ئاسوودەیی، چونکە ئەو پایە و مەرجانەی پێویستن بۆ بەدیهێنانی ئاسوودەیی نەبوونیادنراون و نەبەجێ هێنراون. هەروەک چۆن بۆ ئەوەی نوێژ ببێتە نوێژ کۆمەڵێک پایە و مەرجی دیاریکراوی هەیە و بە بەجێگەیاندنی ئەمانە لە نێو خشوع و ملکەچیدا نوێژ دەگاتە ترۆپچی کەماڵی خۆی و مرۆڤ بە نوێژەکەی هەست بە زەردەخەنەی شیرینی میعراج لەسەر لێوی دەکات و هەندێک جار دەکەوێتە نێو ساتێکی وەها پڕچێژەوە کە لە هەزاران ساڵ ژیان بەنرخترا. بە هەمان شێوە بۆ ئەوەی وڵات و گەلیش بە تەواوی خۆشبەخت و ئاسوودە بن پێویستە ئەو پارچانەی پێچی دەهێنن بە تەواوی واتە پەیڕەوی مەرج و پایەکانی ئاسوودەییان کردبێت. دامەزراندنی شار و وڵاتی نمونەیی تەنها لە ڕێی سیستەمێکی نمونەییەوە دەبێت. ئیدی با ئەفلاتون لە کۆمارەکەیدا هەر لە نێو خەیاڵی ئەمەدا بژی. با فارابی خەیاڵپەرست لە مەدینەت الفاضیلەکەیدا هەوڵی کێشانی چوارچێوەی ئەمە بدات. ئەمانە هیچ کات ناتوانن شارێکی نمونەیی بهێنە مەیدان، چونکە ئەوان مەحرومن لەو پایانەی کە پێویستە بۆ بەدیهێنانی ئەو شارە. بەڵێ، گەورەترین پایەی دەستەبەرکردنی ئەم ئاسوودەییە بۆ ژیان باوەڕهێنانە بە ڕۆژی دوایی، پێدانی ئەو هەست و تێڕوانینەیە کە دنیا بە سووک دەگرێت و لە چاوەڕوانی گەیشتن بە دوا ڕۆژدایە.